ڕەمەزان بەخێر هاتی، ڕەمەزان خێرت بۆ هێناین، ڕەمەزان میوانی ئازیز، ڕەمەزان مانگی بەخۆدا چوونەوە، مانگی لێخۆشبوون و لێبوردەیی، مانگی ئاسوودەی ڕۆحەکان. یەخوا بەخێر هاتی سەر هەردوو چاومان، میوانی ئازیزی هەموو ساڵێ، خۆشەویستی نێوماڵەکانمان، ئارامکەرەوەی دڵەکان، ئارام بەخشی ڕۆحەکان. بەخێر هاتی، بەخێر هاتی مانگی قورعان، بەخێر هاتی ڕەمەزان، مانگی دوورکەوتنەوەی نەخۆشیەکان لە مرۆڤەکان، مانگی تەندروستی، مانگی شەونوێش، مانگی شەوانی لەیلەتول قەدر. بەخێر هاتی سەر هەردوو چاومان، خۆشەویستی لەلامان. سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە. بارمەتی خی گەورە پاشە ناوکارانە بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان، ئەمڕۆ لەگەڵ کامێرمانی هاوکارم محەممەد هیوا لە نێو شاری سلێمانی پەیامێکی دیکەی هاوڵەتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان، بەرنامەی ئەمڕۆمان تایبەت دەکەین بە بەخێرهاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان. لە هاوڵەتیان دەپرسین چیت هەیە بۆ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان، چۆن بتوانین پێشوازی لێ بکەین، چۆن بتوانین لەگەڵ ئەم مانگەدا ببینە هاوڕێ و کاتێکی خۆشی لەگەڵدا بەسەربەرین، مانگێکی پڕعیبادەت و مانگێکی خۆشی بێت بۆ هەموو لایەکمان. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین. بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان. فەرموون. بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگای نور، بخێر هاتی میوانی مەملەکەتی دوور، بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگای نور، بخێر هاتی میوان. ڕەمەزان ڕێزی تایبەتیە بێ ڕێزی شلێ بشێ. والله زۆر خۆشحاڵم بە هاتنی مانگی مبارەکی ڕەمەزان، مانگی قورئان، مانگی خێر و بەرەکەت بۆ ئومەت پێغەمبەرجان صلی الله علیه وسلم. بێ مانگی خێر و بەرەکەت و ئەم وڵاتەت ئینشاءالله بەرەو ئاراستەیەکی باشتر بڕوا. یاخوا بەخێر بێ، زۆر خۆشحاڵین بە هاتنی. ئینشاءالله بێتە مانگێکی خێر و خۆشی بۆ هەموو گەلی کوردستان و هەموو مسلمانانی جیهان. چۆن خۆمانی بۆ ئامادەکەین؟ ئینشاءالله هەر بە ڕۆژوو گرتن و بە پێش ئەوەی ڕەمەزان بێ ئامادەبی بۆ ئەوەی ڕۆژوو بگریت و بکەیتەوە مانگە پیرۆزەوە، کاتێکات حازر بیت، ئامادەیوتیا بێت. زۆر کەس قەناعەتێکیان لا دروست بۆ دەوترێت لە هەموو ساڵەکەیە لە مانگی ڕەمەزانە ئاسوودە و مرتاحم. تا چەندەم هەستە لای تۆ هەیە؟ وەڵڵا لای منیش وایە، مانگێکی زۆر پیرۆزە و زۆر ئاسوودەی. زۆر خۆشحاڵم، ڕەمەزان مایەکی پڕ خێر و بەرەکەتە، خۆشحاڵم بە ڕەمەزان. خۆتە بۆ ئامادەکە پێش بەخوای گەورە. ڕەمەزان لای تۆ چییە گەیەنێ؟ ڕەمەزان مانگێکە پڕە لە خێر و خۆشی، مانگێکە پڕە لە بەرەکەت. ئەی زۆر خۆشحاڵم بە هاتنی. بۆ چوونەگەی دەوترێت لە هەموو مانگەکەی ساڵە تەنها ڕەمەزان ئەتوانێت زۆرترین ئاسوودەی مەورەفەکان بەخشێت. تا چەند هەستە لای تۆ هەیە؟ ڕەمەزان ئەو هەستەی هەیە، بەس مانگەکانی تیژەکە ئینسان مسڵمان بێ لەو هەستەی هەیە، بەس ڕەمەزان تایبەتە. یعنی ڕەمەزان مانگێکی تایبەتە، ئینکاری ناکرێت. ڕەمەزان دیادێکی چاکە، خەڵک شی باشکە لە ڕەمەزانە، خەڵک پێڕێوەکانی ئیسلام بەڕێوە بەرێت، خەڵک ئەوەی دیادەی بزێوە نەیکات. یعنی ڕەمەزان بژیان. تا چەند خۆتە بۆ ئامادە کردووە؟ وەڵڵی بە هەموو تواناکەم خۆم ئامادە کردووە، هەموو تواناکەم. ڕەمەزان زۆر کەس بۆ چوونێکی هەیە دەوترێت ڕەمەزان ئەوەندە ئاسوودەی پێ بەخشێت کە مانگێکی تایبەتە لە مانگەکانی ترەوە ئاسوودەی بەدی ناکرێت. تا چەند ئەمە لای تۆ هەیە؟ هەیە، بوونی هەیە، ئاسوودەیە، خەڵک ئاسوودەی لە ڕەمەزانە. یعنی ئەوێ خەڵک دیاردەی خراپ لە ڕەمەزانە بەکار نهێنێ. یعنی ڕەمەزان ڕێزی ڕەمەزان بژێت. ئەگەر خۆشی بە ڕۆژوو نەبێ ئەبێ چاو لە دووروبەرەکەی کە ڕێز لەو کەسانە بگیرێت کە بە ڕۆژوون، یادی خراپ نەکە، شتی بزێو نەکە، یعنی شتومەک نەخوا لە بەرچاوی خەڵک، ئەگە بە ڕۆژوش نەبێت لە فەرزێکە. ڕەمەزان ڕێزی تایبەتیە بێ ڕێزی لێ بژێت. ڕەمەزان خێر و خۆشی و بەرەکەت و ئەوانەیە. خۆتە بۆ ئامادەکردووە؟ ئینشاءالله. پێویستە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین؟ وەڵای بەدڵێکی خۆش بە ئارامی پێویست خۆمانی بۆ ئامادە بکەین ئینشاءالله. تا چەند ڕەمەزان چێژی بە تۆ بەخشیوە لە ڕابردوودا؟ وەڵای زۆر. هەستەکەی ئارامی؟ بەڵێ.
زۆریش بۆ کەسانە دەڵێ کە لە بەرچەو خەڵکە شتە خۆن ڕێزی ڕەمەزان شتێکی جوانی هەر بە ڕۆژیش نابیت لە شوێنێک لە پەنایەک ئەوە بۆ خۆیەتی لە شوێنێک بە بەرچاو خەڵکۆشت نەخوا شتێکی زۆر جوانە. دەتوانین بڵێن ڕەمەزان تایبەت لە هەموو مانگەکانی دیکە جیاواز لە هەموو مانگەکانی دیکە ئاسوودەیەکی ڕۆحی تایبەتی پێبەخشێن. زۆر تایبەتە و زۆریش بۆ دڵەکان زۆر فراوانەکە زۆر خۆشە. چۆن پێشوازی وەڵا بەگەڕانەوە بۆ لای خوای گەورە و تۆبەکردن و دەرفەتێکی باشە بۆی بتوانین خۆمان پاکەینەوە بۆ قیامەت بۆ دوا ڕۆژ. چەند خۆشحاڵی بەهاتنی مانگی پیرۆز ڕەمەزان. خۆشحاڵم ئومێدەوارم بەنسیبم بێ گەمە ئەو ڕۆژەی کە بیگەرم و بۆی پاکمەوە لە گوناه و تاوان. ئامادەکاری بۆ کردووە؟ بەڵێ ئامادەکاریم بۆ کردو قوربان. ڕەمەزان جیاواز لە هەموو مانگەکانی دیکە دەوترێت ئاسوودەیەکی ڕۆحی تایبەتیەیە کە لە مانگەکانێکە زۆر جیاوازە تا چەندەم هەستە لای تۆ هەیە؟ بەڵێ لای من زۆر لە 100% هەیەوە. ئەرێ وەڵا کەسانێکەن وەکو پێویست احترامی مسلمانان ناگرن لە بازاڕە شتە خۆن لە بازاڕە ئەبینی جگەلێ بەدەم بۆیە خوارد نەخوامانە چی بەم کەسانە دەڵێ؟ وڵی ئەوانە حەقوایە بخوایاندا بچنەوە حەقوایە حرمەتی ڕەمەزان حرمەتی و خەڵکە بگرن چونکە ئەگە حرمەتی ڕەمەزان نەگرن خوای گەورەش لە قیامەتدا حرمەتیان ناگرێ و ئابڕیان دەبا. ئەوە ڕەمەزان بەڕێوەیە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین؟ چۆن تۆبەیەکی خالیسی بکە مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە خوای تەعالا فەزلی کردو لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه وما تأخر. کەسێ مانگی ڕەمەزان بگرێ پێشوازی لێ کرێ تۆبەیە خالیسی بکات ئەو مانگەی گر بە خواردنی حەڵاڵ درۆ دەلەسەر نەکا ئەوە خوای تەعالا گوناهی خۆشەوێت. خۆتە بۆ ئامادە کردووە؟ خۆتە بۆ ئامادە کردووە؟ خوای تەعالا یارمەتیمان بووە بەدەست خوایە. باشە دەوترێت ڕەمەزان مانگێکی زۆر تایبەتە جیاواز لە هەموو مانگەکانی دیکە ئاسوودەیەکی تایبەتیە بۆ مرۆڤەکان ڕۆحیەن مرۆڤ زۆر ئاسوودەترە بێ لە مانگەکانی دیکە تا چەند مەستە لای تۆ هەیە؟ ئەمە دانی چۆنە مانگی ڕەمەزان کەسانی ئیمانیان بەخوا هەیە بتوان ئەخر ئێستا کولی کەسێ فەرد نییە هەیە نەخۆشە هەیە پیرە هەیە پەکەوتەیە ئەمانە ڕۆژیان لەسەر نییە فیدیان لەسەرە ئەگە بتوانێت بیگرێت کە خۆت بۆ ئامادەمانایەتر تۆ خۆی تەسلیمی خوا بەدەنە خوا چی دەروێکمان لێکاتەوە ئینشاڵڵا دەرومان لێکاتەوە خوای تەعالا لەسەر خێر ئەمان بۆ چاکا و ئەو خەڵکە دڵی خۆش بێ ئینشاڵڵا. ئەم مانگە ڕەمەزانە بەخۆشی بێت و بەخۆشی بواتە خوایگەن ئەم مانگی قوعان داهاتێتە خۆیە قوعان بێت ئەم مانگی ڕەمەزانە یاروی خۆ ئەم مانگە بەخۆشی بێت و بەخۆشی بواتە خوایە خوایە بەخۆشی بێت و بەخۆشی بواتە. بخێر هاتی ئەی مانگی پڕ وەڵا هیوادارم هەمومان پێشوازی ڕەمەزان بە داخستنی دوکان و ئەو شوێنانەی کە قەدەغە کراون بۆ ڕەمەزان خە ڕێز لە مانگی ڕەمەزانی پیرۆز بگرێت. خۆتە بۆ ئامادە کردووە؟ ئینشاڵڵا. کەسانێکن لەنێو بازاڕە خوارد نەخۆن ڕێز لە مسلمانان ناگرن بە بەرچاو خەڵکەوە جگەرە ئەکێشێت خوارد نەخوا ئاوە خوات لەوانەیە تۆ بە ڕۆژوو بیت چینی و بێوە بۆ قومێ ئاو بەڵام لەبەر خاتری خوا نایخۆی بەڵام بەرچاو تۆ ئاوێکی سارد هەڵەیات ئەمە تا چەند کاریگەری لەسەر مرۆڤ دەبێت پێی ناخۆش دەبێت. وەڵای هیوادارم ئەو کەسانە بەخوا نابچنەوە ئەو کارە نەکەن چونکە ئینسان کە بە ڕۆژوو بوو تەماحی لە خواردن و خواردنەوە هەیە بۆیە هیوادارم وان ڕێز مانگی ڕەمەزانی پیرۆز بگرێت. وترێ ڕەمەزان جیاواز لە هەموو مانگەکانی دیکە ئاسوودەیەکی ڕۆحی تایبەتی هەیە جگە لە مانگەکانی دیکە تا چەندم هەستە لای تۆ هەیە؟ بە تاکیدی وایە مانگی ڕەمەزان لەبەرەوە تۆ مانگی ڕەمەزان بۆ خوا ئەگریت ئەوە ئەو نیەتە لای تۆ لای خوا هەیە بۆیە ئینسان بە ڕۆژوو بێ دنیا بم هەموو کاتم بتاحە بێ. والله إن شاء الله اسمه دعاء خير كان كأخوة مڵاتمانە پارێزە لە بەڵاو مصیبەت و بە نیەتێکی خالیس بۆ خوا ڕۆژەکان ئەوژەکە نایکرد ئینشاءالله بگەڕێنەوە دەستکەن بە نوێژکردن و تۆبە بکەن گشتمان بە عام تۆبە بکەین بگەڕێنەوە لای خوای گەورە بەش ڕەحمان پێ بکە ئینشاءالله. چەند خۆشحاڵی بە هاتنی ڕەمەزان؟ والله زۆر خۆشحاڵم بە هاتنی مانگی مبارەکی ڕەمەزان مانگی قورئان مانگی خێر و بەرەکەت بۆ ئومەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆتە بۆ ئامادە کردووە؟ بە پشتیوانی خوا إن شاء الله تعالى. ڕەمەزان تا چەند ئاسوودەی ڕۆحی بە تۆ بەخشیوە لە ڕابردوودا؟ والله ئێمە خۆ خۆنەواریم نییە بەس ئێمە وەکو ئەوەکە خۆمان بە ئومەتی پێغەمبەرجان ئەزانی صلی الله عليه وسلم هەر کەس خۆی بە ئومەت پێغەمبەر بزانێ ئەبێ خۆی ئامادە کردبێت پێش ئەوە ئەگەر تەمەن باقی بێ إن شاء الله گشتمان بە
پشتیوانی ڕۆژەکە بگرین و ڕەمەزان خۆشی و ئارامی بە تۆ بەخشیوە لەخوا بەزیابێ بە نەک بە من بە کافریشی بەخشیوە ڕەمەزان ئەوە گەورەیە خوای تەعالی عەزاب لە قەبر هەڵەگرێ لەسەر مردووەکە ئێمەش کە زینون ئینشاءالله سبەی ئێمەش ئەڕۆین ئەگەڕێنەوە بۆ لای خوا ئەم چوار ڕۆژە تەمەنە ئینشاءالله داواکارم لەخوا هیدایەت گشتمان بە هی خوشکبرای دینی هەمومان بۆ کەسانە دەڵێ کە لە بانگی پیرۆزی ڕەمەزانە لە بەرچە خەڵکا شتە خۆن لە بازاڕە وڵات داوایان لێ یەکەم ئەو کەسانە هەر وەکو ڕێزێ ئەگەر بە ڕۆژوژ نەبن ڕێز بگرن لە مانگی مەبارەکی ڕەمەزان ئینشاءالله خوا ڕەحمیان لێ یەکا بۆن خۆتە بۆ ئامادە کرد ئەڕەمۆی بۆ خۆمە ئامادانەکەم بۆچی باش بۆ مردن باش خۆشحاڵی بە هاتین ڕەمەزان هەوەڵا لە هاوڵاتیان دەپرسین چیت هەیە بۆ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگای نور بخێر هاتی میوانی مەملەکەتی دوور بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگای نور بخێر هاتی میوانی ڕەمەزان ڕێزی تایبەتیە بێ ڕێزی لێ بشێت والله زۆر خۆشحاڵم بە هاتنی مانگی مبارەکی ڕەمەزان مانگی قورئان مانگی خێر و بەرەکەت بۆ ئومەت پێغەمبەرجان صلی الله علیه وسلم بێ ماڵی خێر و بەرەکەت و ئەم وڵاتەت ئینشاءالله بەرەو ئاراستەیەکی باشتر بڕوا والله تۆ خۆمان ئامادەکەین و ئەبێ خۆمان بپارێزین لە هەموو شتێکی خراپە وانە ئیتر شی باشەوە بکەین و ئەنە والله خۆتە بۆ ئامادە کردووە ئەنە لەخوا بەزیابێت ئینشاءالله ڕەمەزان لای تۆ چی ئەگەیەنێ والله ئینسان خۆبەخشی ئەغەین یعنی ببەخشێت ئەنە والله ئەوەی دڵی عاجز کردێ لێ خۆش بێت ئیتر یارمەتی فەکر هەژار بە ئەنە والله ئاوەشتە ڕەمەزان تا چەند توانیوەتی ئاسوودەی و ئارامی ڕۆحی بە تۆ ببەخشێت والله ڕەمەزانە دڵم زۆر خۆشە ئەنە والله يعني زۆر ئیستراحەت دەکەم لە جسمیشە ینی بۆ نەخۆشیشی زۆر ئیسپادە سانەکە ڕەمەزانە ئەرە والله چی بۆ کەسانە دەڵێت کە لە بازاڕە خواردن نەخۆن بە بەرچاو خەڵکەوە والله ئەڵێم حەقە احتیاجی ڕەمەزان بگن و بەرچاوی خەڵک خواردن نەخۆن والله نوێژەکەم و ڕۆژووەکەم و خێرەکەم و حەچی دەتوانە ئەما بێ یارمەتی فەقیر و هەژار و داماوەیەم و ئایتر چی بکەم وەڵا خۆشحاڵی بە هاتنی ڕەمەزان بەڵێ زۆر خۆشحاڵم هەرە وەڵا زۆر مانگێکی زۆر پیرۆز و گەورەیە خۆتە بۆ ئامادە کردووە بەڵێ خۆم بۆ ئامادە کردووە هەرە چی بۆ کەسانە ئەڵێ کە بە بەرچاو خەڵکەوە لە بازاڕە لە کۆڵانە شتە خۆن بە ڕۆژوونە نابێ زۆر غەڵەتە گوناحە بەڕاستی نابێ یا هەیە ئەمەیەن بە ئەنتەرنێت و بە فەیسبوک و ئەم خواردنانە دروستەکەن بەڕاستی گوناحە هێنێتی بەڕاستی خۆهێنەکە هەچە یاپراخێکەن شتێکەکەن ئێن بە فەیسبوک و بەهێن و گوناحە هەیە ئیمکانێتی نییە بەڕاستی نابێ غەڵەتە ڕەمەزان خۆشی بە تۆ ئەبەخشێ ئارامی بە تۆ بەخشێ بەڵێ ڕەوەڵا زۆر ئارامی خۆشی بە منە بەخشێ ئیتر هەیە زۆر چەنەها خەڵکە هەیشە هیچ خۆشی گوێی نایەتی هەرێ چییە من نێتی دڵم پاکە و باسی کەس ناکەمی ناکە بەس نێژ و ڕۆژووش فەرزە بەس خۆم ئامادە کردەوە بۆ ڕەمەزان و بە وزەیەکی زۆرەوە خۆم ئامادە کردووە ئامادەکاری و باشە بۆ کردووە بەڵێتەوان خۆشحاڵی باتین ڕەمەزان زۆر لە ساڵێن ڕابردوودا تا چەند ڕەمەزان خۆشی و ئارامی زۆری بە تۆ بەخشیوە تاوان ڕەمەزان ساڵێکی پڕ خێر و بەرەکەتەوە بدەبێتەوە ئارامبوونەوەی دڵەکان چی بۆ کەسانە دەڵێ کەوە بەرچاو خەڵکەوە شتە خۆ ئازادە بە ڕۆژۆ بێ ئەمە ڕۆژوو نەبێت ئەوە خوای گەورە ئەتوانە مەحاسەبەی کات ئێمە ڕەنگە نەتوانین مەحاسەبەی کەین بۆ خوای گەورە حەقی لەگەڵ خوای گەورە هەیە ئایا نەخۆشە ئایا بەبێ هۆ نایگرێت ئەمە شتێکی ترەوە پەیوەندی بەخۆیەتی بەڵام چی بۆ کەسان دەڵێ کە لە بەرچاو خەڵکا شتە خۆن لە بازاڕە تۆ لەوانەیە بۆ قومێ ئەو زۆر توێنی بەڵاو بەرچاو تۆ دەبێت ئاوگرێ بەدەمەوەی خوات یان جگەرا کێشێ یان بۆ منە لە فێکی بەدەمەوەی ئەی خوات تۆ ڕەنگە برسی بێ لەو کاتێوانە وڵای تەبعانەوە شتێکی ناشیرینە ینی دەتوانێت بتوانین لە شوێنێکی چۆڵ خۆی تێر بکات و نانەکەی بخوات بەڵام بەرچاوی خەڵکۆ لەوانەیە کەسێکە بێ سوات کە لە ڕەمەزانە تۆ برسی دەبێت حەز دەچێتە هەموو شتێک ئیشتیات بە هەموو شتێک دەڕوا دەتوانێت لە شوێنی تر چۆڵ بێبی خوا لە بەرچاوی خەڵکەوە نەیخۆن لەوترێ ڕەمەزان جیاواز لە هەموو مانگەکانی دیکە چێژێکی تایبەتی هەیە ڕاستامە بە بڕای تۆ شتیوا بەسەراتوە ڕاستە باڵە تەوان چێژێکی تایبەت بەخۆی هەیە یعنی کە مانگی ڕەمەزان جیاواز لە مانگەکانی تر تۆز دەکەی دڵت خۆشترە لە مانگەکانی تر چیت هەیە بۆ ڕەمەزان وڵا بەخێر بێتە چاوی شەڵا بێ بە خاڵی وەرچەرخانی گوزەرانی خەڵک یعنی خەڵک زۆر بێزارە خەڵک زۆر ناڕەحەتە سێرم بازارەکەس چوار کەسی تیانە بۆ کار کاسپی شت هیوادارین خاڵی وەرچەرخانی هەموو شتەکان بێت
خێر و خۆشی وێنە وەکوی کە خەڵک چاوەڕوانەکە ئینشەڵا خێر و خۆشی وێنە چەند خۆتە بۆ ئامادە کردووە کێشەم نیە لە ساڵ 92 هەر بە ڕۆژوو هینە وەکو مەسەلەی عەقیدە و مەسایل دینی شتیوانە کێشەم نیە بە ڕۆژوو ڕەمەزان توانیوەتی خۆشی و ئاسوودەی بەتەوە بەخشێ وەکو ئەم ساڵیا وەکو ڕاوەری لە ڕابردوودا ڕەمەزان قەزای نەفسی و ئیمانی شدەوە هەڵەتەوە خۆی و تەحویلێکی عەقایدی و ئیمانیە بەڵام وەکو مەسایلی ئێستا تۆ ئەم چەق بەستنی سیاسێکی ئێستا چێنە هەیە ژیانی خەڵکی هەمووی سەگە تۆ تەواوە ڕاستە لە ڕووی ئابووریەوە ئێستا کێشەمانەیە بەڵام ڕەمەزان پەیوەندی بە سیاست و بە ئابووریەوە نێ ڕەمەزان مانگێکی عیبادەتە با ئەمە زیاتر هەوڵ بدەین لەو بابەتە چڕێکەینەوە وەکو مەسایلی عەقایدی کێش بەڵێ حەولێکە لە ناو تاک ئیمان لە یەکەوە گەێنێتە سەد ئەگەر وەکو خۆی بە ڕۆژوو چی بەو کەسانە دەڵێ کە لە بازاڕە بە بەرچاو خەڵکەوە شت ئەخۆن ڕێزی موسڵمانان ناگرن ناکرێت تۆ وەکو تاگە بێت تۆ سنووری خۆت بزانیت وەکو تاک سنووری خۆت بزانیت ناکرێت اینجا دوای ناکەوەی بڵێن وەکو موسڵمان تۆ هەر دینی هەر ئاینێ ئاینزایەکی تر هەبێت تۆ بێوەکو خۆی ڕێز لەگریت تۆ داوای ژیانی پێکەوەیەکەیت هەبێت سنووری خۆ بزانیت و ڕێزی سنووری تاکی بەرامبەریش بزانیت چۆن پێشوازی لە ڕەمەزان کەین وەڵا بە مبارەکەوەی شەڵا پێشوازی لە ڕەمەزانەکەین و مانگێکی مبارەکە ئینشاءڵڵا ئەبێ بە خێر و بەرەکەت بۆ ئەم وڵاتە خۆتە بۆ ئامادە کردووە ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆ چ ئومێدێکە هەیە لەم ڕەمەزانە چ ئاواتێکە لەم ڕەمەزانە بێتە دی ئینشاءڵڵا ئاشتی برایەتی بێتە دی ئینشاءڵڵا چی بۆ کەسانە دەڵێ کە لە بازاڕە بە بەرچاو خەڵکەوە شتە خۆن ڕێز لە مسڵمانان ناگرن ئەوانە خەڵکیەکەن ئینشاءڵڵا خوای گەورەی هیدایەتیان هەیە و ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا یەنە سەرڕێی ڕاست یەنە ڕەمەزانەکەگرن بە پشتیوانی خۆ ڕەمەزان توانیوێتی لە ڕابردوودا ئاسوودەیەکی ڕۆحی بەتەوە بەخشێت بەڵێ بە پشتیوانی خوای گەورە ئاسوودەیەکی زۆر باشی پێ بەخشیم سا بە تەمای عەمەلیاتێکم ئینشاءڵڵا بە تەمام خۆم ئامادەکەم هەر بۆ ڕەمەزان بە پشتیوانی خوای گەورە ڕەمەزانێکە بۆ مسلمانانە بۆ هەموو گروپی مسلمانانە ئینشاءڵڵا ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەت بێ ڕەمەزانێکی پڕ ڕزق و بێوەی لە ساغی بێ ڕەمەزان لە جیانی مسلمانە شتێکی زۆر پیرۆزە شتێکی زۆر جوانە خۆمانی بۆ حازەکەی ئینشاءڵڵا پس بخوا ڕەمەزان تا چەند توانیوەتی لە ڕابردوودا ئاسوودەیەکی ڕۆحی بەتەوە بەخشێت کە جیاواز بێ لە مانگەکانی دیکە وەڵاهی بۆ هەموو کەسێک بۆ هەموو کەس سوبحان الله هەر پێشەوە دوو ڕۆژ پێشەوە ئینسان خۆی بۆ حازرەکە ئاسوودەیەک لە گیانە جێکاتەوەکەوە ئەو مانگەوە ئەو ڕۆژە و پیرۆزبایی خۆی یابێ چی دەڵێ بۆ کەسانەی کە بە بەرچاو خەڵکەوە لە بازاڕە شتە خۆن ڕێز لە خەڵک ناگرن وەڵاهی ئەوە شتێکی ناسیاوە ئینسان بیکە هەرچەند ئەگەر ئینسان بە ڕۆژوز نەبێ ڕێز لە ڕەمەزان بگرێ باشە چ ئومێد و ئاواتێکە هەیە لەم ڕەمەزانەدا ئینشاءڵڵا بێتە دی والله ئینشاءڵڵا هیوادارم ئینشاءڵڵا زروپەکەمان بە باسی بگەڕێت بێ ماوەی خێر و بەرەکەت و ئەم وڵاتەس ئینشاءڵڵا بەرەو ئاراستەیەکی باشتر بڕوە پس بەخوا ڕەمەزان بێ بە ڕەمەزانی خێر و بەرەکەت و لە ساغوی بێەوەی لە هەوڵەتیان دەپرسین چیت هەیە بۆ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگای نور بخێر هاتی میوانی مەملەکەتی دوور بخێر هاتی ئەی مانگی پڕ لە دەرگای نور بخێر هاتی میوان ڕەمەزان ڕێزی تایبەتیە بێ ڕێزی شتێ بشێت والله زۆر خۆشحاڵم بە هاتنی مانگی مبارەکی ڕەمەزان مانگی قورئان مانگی خێر و بەرەکەت بۆ ئەمەد پێغەمبەرجان صلی الله علیه وسلم بێ ماوەی خێر و بەرەکەت و ئەم وڵاتەس ئینشاءڵڵا بەرەو ئاراستەیەکی باشتر بڕوە هەرچەند ئێستا نهاتۆ بەڵام من زۆر دەمێکە خۆم بۆ حازر کردووە چکە یەکێک منەوەنەی کە بەڕاستی بێ مجامەلە حەزمە کرد ساڵ 12 مانگی 11 ڕەمەزان بێ هەم لایەنە تەندروستیەکەی ئیسفادەیە بۆ خەڵک و هەم لە ڕووی دینیەکەیەوە سەر لە نوێچەم بڵێ ڤێرژینی ئاینەکەیان یاخۆ دینەکەمان پتەوترێک هەوامان لێکە کە هەمیشە خۆمان لەبیر بێ چەند هەستەکەی لە ڕەمەزانە جەستە و ساغ الحەمدوللا من دایماز بە جەستە ساغی خۆمەکەم لە شتوکم بەڵام لە ڕەمەزانە زیاتر چکە بۆ ئەو خوانانەی کە ڕۆژانی بەدەر لە ڕەمەزان بەکارێنن و ئەی خۆین و بەبێ گوێدان و بەبێ بەرنامە
لە ڕەمەزانە بەرنامەیەکی تایبەت دێکە ناتوانانی زۆر ڕێگرێ بێ لە هەنێ خواردن نە هەنێ هەڵسوکەوە لە هەنێ هیلاگوون لەبەرەوە پێم وایە جەسەر لە ڕووی تەندروستی و باشترەوێت. چی دەڵێ بۆ کەسانێک کە بەرچاو خەڵکەوە لە بازاڕە خوارد نەخۆن ڕێز لە مسلمانان ناگرن؟ زۆر بەداخەوە ئێمەی میلەتی مسلمان تەنها ئەو عیبەمان هەیە بەڕاستی ئەڵێم بڕۆ لە وڵاتێکی بیانیا کە ئاسان نعوذبیلا بڕوای بە دین و ئیسلام نیە ڕێز لە دینی تۆ وەگرێ. من چیرۆکێکی زۆر خۆشە بۆ جەرمۆ لەسەرەوە من خۆم ڕەنگە زۆرێک لە بینەرام بزانێ کە من ڕۆژنامەنووسێک من یەکێک لە دەستگاکانی ڕاگەاندن بەڵام بەدەرلەوە من ئیشی پاکسازی مینەکەم ئیشی مینەکەم لە کوردستانە کاری بۆ هەڵگرتنەوەکەم لەگەڵ ستافێکی ئەمریکا ئیشمانکە ڕەمەزان بوو کە ڕەمەزان بوو چوارێک لەو کەسانی گەڵ من لەو تیمەیە بە ڕۆژوو بووین کە بە ڕۆژوو بووین ئەجنەبیەکە ڕۆژانە هات شتێنا و ئەی خوارد و بەشی ئێمەیە و کە ڕەمەزان هات پێمان سیر بوو ینی یەک شتێکی بۆ نائهێناین ڕۆژە بانگی دیتی من داوای لێبوردن لە ئێوەکەم کە وەک ڕۆژانی تر نەمتوانێت خواردنتان بۆ بێنم وەک ڕۆژانی کە هەنێ شتێ ناتوانم بریفتان بەمێ لەسەری وتمان بۆ سەبەب وتی منەزانم ئێوە لە ڕەمەزانان بە ڕۆژون منەوەندەی لە وڵاتەکەی وام ڕێز لە دین و ڕەمەزانەکەی ئێوە ئەگرم لەبەرەوە نەشت بۆ ئێوە ئێرم نە چاوەڕێی دەستی منی شتا بۆ بێنم نەشتیژە خۆم بەرچایە عنی ئەو وای لە من گرتم سەیریکە کابرایەکی بیانی کە عەسەن بڕوای بە دینی ئیسلام نییە ئەو هەڵوێستەی نوان لەگەڵ ئێمە چەند ڕۆژێکی کەمیش بوو مام لە هەمان کاکە لە ناو کوردی خۆمانە بەتایبەت لەم شاری سلێمانیە و لە ناو جەرگەیان بازاڕایە بینی کابرا بە ئاشکرا دوکانی لە فێ کردوێتەوە ڕاستە بژێویمان ئەگەر ڕۆژێک ئیش نەکەین بەتایبەت لەم بارودۆخەیە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر ژیانمان بەڵام ئەبینی کابرا بە ئاشکرا دوکانێکی لە فێ کردوێتەوە حساب بۆ هیچ ئەو کەسە پێشی بڵێ تۆ جوولەکە یا مەسیحیت لەوانەیە بتکوژە لەوێ خۆی مشکلەکەی مە ئێسێکێ من خۆش بۆ مسلمان ئەزانێ بەڵام ڕێز لە مسلمانان ناگرێت خۆی مشکلەکە لەوە لە وڵات ئێمە هەچ کەسێکە بینێ لە من مسلمانم بەڵام نازانی ئیسلام چییە ئەڵە من ئیسلام و مسلمانەتەکەی تیادا خۆی کێشەیەمە لەوایە کابرایە بێنە بڵێ تۆ مسلمانە لە بڵێ ئەی کاکە تۆ مسلمانی هێنە شیرێ لە دینا نابێت و بیکەی تۆ بۆ ئەیکەی ئەڵێ دین بۆ شێوە نێت تۆ علی چاواشی تۆکە بەداخۆ من زۆر بێتاقەتم بۆ حاڵەتانی کابین یا کەسێک بە ڕۆژوونی ئەوە نە سنووری خۆ بزانە لە ناو کۆمەڵگەیە جگێرە مەکەشە چییە با دوو دەخێت جگێرەکە لە شوێنەکە بکێشی لە سوچێکە هەر ڕێزێ بێ بۆ خۆت کاکە ڕێزێ بۆ ڕەمەزانەکە بۆ خەڵکەکە ناچکە من ئەگەر بە ڕۆژوم بڕواکە بێ منەتم لە هەموو خەڵک چییە خواچی ناخوا بەڵام خۆشە بەرامبەرەکەت ئەو ڕێزە بۆ خۆی دانێنەک بۆ من ئەو ڕێزە بۆ خۆی گەورە بۆ دینەکەی کە خۆی بۆ مسلمانە زانێ و بۆ مانگی ڕەمەزانیش کە تیادایە ئەو مانگە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە فەرز کراوە لەسەر هەموو مسلمانێک گەبێت مانگی ڕەمەزان سیشەوەی مانگی ڕەمەزان مانگی پیرۆز بە ڕۆژوو بن ئینشاءالله تا چەند خۆشی و ئارامی بە تۆ بەخشیوە ڕەمەزان ئارامی بە دڵ و بە گیان و بە مێشکم بەخشیوە بۆ کەسانە دەڵێت کە لە بەرچاو خەڵکە جگەراتیەشن لەفە ئەخۆن ئاوە خۆن لە ڕەمەزانە ئیتر هەچ کەسە و تێگەشتی جگەرە ئەخوا نانەخوا ئاوە خوا ئەبێ خۆی جەزاکەی بە لە پاشە ڕۆژە خوای گەورە تێگەشت ئینتیقامی بێسێت دەستەکەی لە ڕەمەزانە تەندروستی و باشە بۆ هەموو کەسێ باشە تەندروستی مانگی ڕەمەزان مانگێکە قوربان تێگەی ڕیاضەیە ڕیاضەیە بۆ مێشک بۆ چاو بۆ لووت بۆ هەناسە بۆ سنگ بۆ دەور و پشتەکەشی هەر باشە ئاوات و ئومێدێکە هەیە حەزەکەی لە ڕەمەزانە بێتە هەموو ئاواتێکم و ئەوەیە تێگەی ئەم قەیرانە نەمێنێ هەموو کەسێ وەکو برا بێت هەموو کەسێ تێگەشتی هەموو دەستخەنە ناو دەستی یەک هەموو وەکو برادانیشن بە کۆمەڵ ئیشەکان ئەڕوا بەڕێوە بەڵام بە ناکۆمەڵی ئیش ناڕوا بڕێوە ئەگەر تەعاون هەبوو یارمەتی هەبوو تەعاون بە عەرەبی یعنی یارمەتی هەبوو ئەوە هەموو ئیشێک ئینشاءالله چاکەدێت ئەمە بۆ چوونەکانی هاوڵاتیان بوو لەسەر شێوازی پێشوازیکردن لە ڕەمەزان و لەسەر بەخێرهاتنیکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان هەمووان خۆشحاڵ بوون بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان هەمووان ئومێری باشترکردنی ژیانی خەڵکە خوازن لە مانگی پیرۆزەدا هەمووان داوا دەکەن ڕێز لە ڕەمەزان بگرین بە بەرچاو خەڵکەوە شت نەخۆین ئەگەر کەسێکیش بە ڕۆژوو نەبوو یا نەخۆش بوو یا عوزرێکی هەبوو یاخود بەبێ عوزر بە ڕۆژوو نەبوو هیوادارین کە ڕێز لە مسلمانە بگرێت و بە بەرچاو خەڵکەوە ئاو نەخوا چا نەخوا نان نەخوا لەفە نەخوا جگەرە نەکێشێت ڕێز لە مسلمانان بگرێت بۆەوەی کە مسلمانان
هەز بە دڵتەنگی و لە ئارامی نەکەن. هیوادارشی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو کەسە بە ڕێزانەی کە دوکاندارن کە بازرگانن کە شمەک دەفرۆشن هیواداری کاڵەکانیان لەسەر مسلمانان و لەسەر خەڵکی هەژار و فەقیر زیاد نەکەن. مانگی ڕەمەزان نەکەن بە هۆکارێ بۆ قۆڕخکردنی بازاڕ و بۆ احتیکارکردن بۆ دەست بە سەراگرتنی بازاڕ و بۆ بەرزکردنەوەی نرخی شمەکەکان دوکانی شەربەتەکانان ڕوون نەکەنەوە قەسابەکان گۆشتەکان زیان نەکەن و چەوری زیاتری تێ نەکەن. میوە فرۆشێک میوەی بۆ گەن و خراپ نەدا بە هاوڵاتیان سەوزە فرۆشێک سەوزەی خراپ نەدات. هەموو ئەو بوارانە دیکە شۆفێرێکی تەکسی نرخ لەسەر نەفەر زیان نەکات. هیواداری لە ڕەمەزاندا هاوکاری یەکتری بین. هیواداری لە ڕەمەزاندا نرخەکان وەکو خۆی بمێنێتەوە ئەگەر نەشمان توانی دایبەزێنین باوکو خۆی بمێنێتەوە و ئاگەمە لە گیرفان و حاڵی خەڵک بچین و حاڵی خەڵک لە ئێستادا حاڵێکی باش نییە بەگشتی. هیواداری مانگی ڕەمەزان مانگی پڕخێر و پڕخۆشی بێت بۆ هەموو لایەت، مانگی ئاسوودەیی ڕۆحەکان بێت، مانگی پڕعیبادەت بێ، مانگی قوبوڵکردنی عیبادەتەکان بەلای خوای گەورە، مانگی لێخۆشبوونی خوای گەورە بۆ ئێمە، مانگێک بێ کە ئێمەش لەگەڵ خوای گەورە بەڵێن دووپاتکەینەوە خۆمان نوێ بکەینەوە بەدڵێکی پاکەوە بەسیلێکی پاکەوە عیبادەت بۆ پەروەردگارمان بکەین ئیخلاص تەنها بۆ ئەو بێت و هیچ ڕێیەکی تێدا نەبێت. اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان. پەیامی جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بە خوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان وەک ساڵە دەروێشانی ڕێگەی تەوبە دەست بە حەوا